بەڵێ کاکەی مستهدفە لەلایەنی داعشەوە بە خاص يعني بابلين دوای ئێمە دیەکانمان لە تۆبزاوە علیسەرا دائما تووشی کێشە ئەبین لەگەڵ ئەم مەجموعانە ئەرهابیانە داوا لە حکوومەت عێراقیەکەین لە سەرۆک کۆمار لە سەرۆک وەزیران بێنە سەرخەت لەبەرەوەی ئێمە وەزعمان هیچ باش نییە و داوایەکە لە حکوومەت ئەقلیم کوردستان ئەویش بێتە هانامانەوە لەبەرەوە ئێمە دیەکانمەوە چۆڵ کرا کاکەی مستهدفە بشکل خاص وەکو کورد و وەکو ئەوەی کە ئێمە نظام خاصمان هەیە وەکو کاکەی داواکارین لە حکوومەتی عێراقی بگاتە ئەم هانای ئەم وەزعی کاکەیەوە لەبەرەوەی ئەگەر بێت و هیچمان بۆ نەکرێ ئێمە پلانەتر وەرەگرین و ئیشێترمان ئەبێ مواجهەی ئەم وەزع بکەین. ئەگەر بگەڵمەوە پێی دماوە پێی 100 ساڵ وەرچێستا زیاتریش مێنم کاکەی چەباو باپیرانەوە ئینا وەک سنتەرێکی فرە بێن پێی خەڵکی کاکەی خەڵکێکی فرەش چەنە بێن کە وەکو کاکەی و ئی کاکەی گەلە ئێستا چا شوێن و زمانە نەمەنێ چا شوێنە نەمەنێ کە من بزانیت 195 چانە نەمەنن ئیتر ئانە بێنە هۆی ئانەی کە ئایدۆلۆژیای کاکەی بگۆڕێ و چا ناوچە هۆکەش ئانەنە چەلایەنەکانی دەور و پشتەوەی تر مەبەستیان ئانەنە یاخود مەبەستیان ئانەنە کە کاکەی چا ناوچە نەمانەوە من بزانی ئانەی مەبەستن ئایدیای خەڵکی کاکەی گەرەکشانن بگۆڕنا و چا ناوچە نەمانە و ئا ناوچە چۆڵکەرا و کە تو زمیت نەبی خەڵکت نەبی ئەو کاتە بوون تشت نەمانەوە. ئێمە مەبەستی تەرەفێک نیەن کلایانێک نیەن بەڵام بیرۆکەکە وێسە مێنم ئێمە من یۆم وی چەمەمەینیش کە بابەتەکە وێسە دیارن کە کاتێ تۆ خەڵکانێک سەر زمیەک بژیا زمیەکەش شەنە بسانیەوە یان کەریشە ئا شوێنە کە کەس نەتوان و چەنەش هاتوچۆ کەرۆ بژێ و بژێوی ژیانیۆش بەرەوڕێوە یان زمیەکان چەنە سەنریایە و ماڵ و مڵکشنەوە و ڕۆژانە چەنەشان بکشرێ و چەنەشان و هەر شێوەیەک دشان بندری کە شۆنتنەوە و ئیشتنەوە و کارتنەوە و ئایدیاکەت نمەمانەوە و لایەنە کۆمەڵایەتەکە تشت نمەمانەوە واتە تۆ چا شوێنە نمەمانی. کاکەی بۆ خۆی لە ڕووی نەتەوەیەوە کووردە بەڵام لە ڕووی باوەڕیەوە لە کورد باقی کورد 195 کورد موسڵمانن باوەڕیان بەیانی پیرۆزی ئیسلامی ناوە بەڵام کاکەی لەسەر ئایانی کۆنی خۆیان ماونەتەوە دەبوایە ینی لە دەستوری عێراقی ئاماژەیان پێ بکرێوەکو ئاینێکی سەر بەخۆ بەڵام کات خۆی دەستوری عێراقی کە نووسراوەتەوە بڕگەی دووەم لە مادەی 2 ئەڵێ دەستوری عێراق زامنی ئەوە ئەکات کە احترامی خصوصیتی غالبی شعبی عێراقیە کاکە موسڵمانن و هەروەها ڕێز لە باوەڕەکانی تر وەکو مەسیحی و ئێزیدی و سابعی مندایی ئەگرێ و خاڵێکیان داناوە لە کۆتای دێڕەکە کە گوایە بە حساب نەتوانرێ زیاد بکرێ بەڵام لە واقع ئەو شوبهاندنێکی بەکارێناوە دەتوانرێ مادام ئەو لە عەرەبیەکەی کافێکی داناوە کە ئەڵێوە كالمسيحيين والصابئة المندائيين والإيزيدية أو كافة تشبيه واتأني تريشيه لعراقة يعني راسا لكوتاي ديركا خالك يانداناوا بلام لواقع لعراقة استاكوي يما أقادانين علوية كان لعانا وراواهن شيخية لبصرها كاكي لمناطق متنازع عليها كان لنا كيش لسركان هي زردشتي هي جو هي باشا وابيتو بهائي هي أمانها موي دينن ئاماژەیان پێ نەکراوە بۆیە زەرورە یاسایەک دابڕێژرێتەوە لەسەر ئاسی عێراق کە یاساکە پاراستنی مافی پێکهاتەکان بکات لەگەڵ نهێشتنی جیاکاری تەمیز نەمێنێتەوە و لە هەمان یاسایە ئەبێ بابێکیش هەبێ بۆ ڕەدع یعنی یاساکە سزادانی تابێت تەنیا پارێزگاری بکە پارێزگاری بەبێ سزا نابێ ئەگەر بێت من ئەڵێم ئەم یاسایە ئەی پارێزیە بەڵام میکانزمی پاراستنەکەی چییە؟ میکانزمی پاراستنەکەی ئەوەیە سزایەکە بێ ئەگەر خصوصیەتێک پێشێل کرا تایبەتمەندیەک پێشێل کرا بۆیە زۆر زەرورە یاسایەکە بێ لەو یاسایە ئستاکە حاڵحازر ڕەشنووسێکەیە لە لیژنەکانی ناو پەرلەمان کاری لەسەر ئەکرێ
ناونهێنان خۆی شێوازێکە لە شێوازی پاکتاوکردنی فەرهەنگی پاکتاوکردنی فەرهەنگەکان هەر لە کۆنەوە لە وڵاتەیە هەبووە ینی لە زۆربەی وڵاتەکانیش هەیە جا پاکتاوکردنی ڕەگەزی هەیە پاکتاوکردنی فەرهەنگی هەیە پاکتاوکردنی ئابووری هەیە بۆیە ئێمە ڕوبەڕووی پاکتاوکردنی فەرهەنگی بووینەتەوە کە ئەیانەوێ بە بەهۆی ئەوەی کۆ جارێک پێمانەڵێن کاکەوە هاونیشتمانی هوی جیاوازیەکتانە خۆی کاکە جیاوازیەکمانە بەڵام هەر پێکاتەیەکیش تایبەتمەندی خۆیە بێ تایبەتمەندیەکانی بپارێزرێ بۆ دەوڵەمەندکردنی نیشتیمانەکە بۆی کە ئەم نیشتمانە خاوەن فرە نەتەوەیی و فرە فەرهەنگی و فرە ئاینیە خۆی فرە فەرهەنگی ئەوەی لێ ئەکەوێتەوە خەڵک لێبوردە ئەبێ خەڵک تێگەیشتنی بێ بۆ بەرامبەرەکانی بەڵام ئەگەر هاتوو نیشتیمانەکەت بوو خاوەن یەک باوەڕویەک نەتەوە ئەو کاتە ئەو نیشتمانە بەرەو توندوتیژی ئەچێ قبول نەکردنی ئەوانی تر هیچ داهێنانێکی تیا پێیان نابێ ئەوە زۆر گرنگە بەڵێ ئێمە ئێستاکە ڕوبەڕووی پاکتاوکردنی فەرهەنگی و باوەڕی بووینەتەوە لە دوو لایەنەوە یەک لایەنێکیان کە داعش و پێش داعش و لە دوای داعشیش هەمان ڕەوت کارەکە لەسەر پاکتاوکردنمان پاکتاوکردنێکی تریش لایەنی حکوومەت ئیشی لەسەر کردووە لایەنی حکوومەتی عێراقی بەشێک لە حکوومەت سیاسەتی حکوومەتی عێراقی بەشێکیان ئەیانەوێ عێراقیش وەکو وڵاتی ئێران سەر بە ویلایەتی فەقیه بێت و هەموو شتێک شیعەگەرێتی بێ ئەیانەوێ ناسنامەی شیعەگەرێتی فەرز بکەنە سەر کاکەیە بەڵام نەک شیعەگەرێتیەک سەر بە مەدرسەی فکری سیستانی بەڵکو سەر بە مەدرسەی ویلایەتی فەقیهی خامنەئی و ئەوەش ئێمە بە مەترسیدار وەسفی ئەەکەین بۆ ئایندەی خۆمان وەکو کاکەی و هەمیش بۆ ئایندەی نیشتیمانەکە